سڵاوتان لێبێت لە ماڵەوەین هەمووشمان لە ماڵەوە دەمێنینەوە تاکو ئەم مەترسیە تێپەڕ دەکەین. ژیان هەرچەندە قورس بێت و زۆرجار بێزاری لە کاتەکانی ژیانمان و لە جۆری ژیانمان دەرببڕین، بەڵام هێشتا ژیان هەر خۆشەویستە. بۆیە تا ئێستا ژێمە پابەندی گشت ڕێنمایەکان بووین، چونکە هەموو مرۆڤێک ڕوحی خۆی زۆر خۆش دەوێت و کەسانی دەوروبەریشی زۆر لا خۆشەویستە. بۆیە بێکەوە هەمومان پابەندی ڕێنمایەکان دەبین و هاوکاری هێزەکانی ئەمنی دەکەین لە ماڵەکانی خۆمان ناینە دەرەوە. ئەم شەویش کۆمەڵێک ڤیدیۆ ئامادەیە و سەرەتا لە چەند موزیکسیانێکەوە دەست پێ دەکەین کە موزیک دەژەنن. بێکەوە بینەر دەبین. بینیمان کۆمەڵێک ڤیدیۆی جوان بوو. تۆی هاڵاتیش لە ماڵەوە ڕۆژانە خەریکی چی و بەچیەوە خەریکی و تا چەند پابەندی ڕێنمایەکانن چۆن خۆشەویستانتان لە ئێستادا بەسەر دەکەنەوە. دەتوانن لە ڕێگەی کورتە ڤیدیۆیەک لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 070 657 888 لە ڕێگەی ڤایبەر یاخۆت وەتساپ یاخۆت تەلەگرام یاخۆت لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک لە ڕێگەی گەلی کوردستانەوە بۆ ئێمەی بنێرن تا ئێمەش پیشانی تەواوی ئازیزانی ئێوەی بدەین. کورتە فیلمێک ئامادەیە سەبارەت بە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا. بێکەوە بینەر دەبین.
وڵاتیانی خۆشەویست لە ماڵەوە بمێننەوە مەبنەوە کار بۆ لە دەستدانی ئازیزانتان. بەڵە خۆشەویستان ئەو ڕسمەی کە کەمێک پێش ئێستا بینیمان لە وڵاتانی ئەوروپا ئەو کەسانەی کە هاوکاری کەسانی کەم دەرامەت دەکەن بەو شێوازە خواردنەکان دادەنێن و ئەو کەسێک کە پێویستی بێت عەلاگەیەک لەگەڵ خۆی هەڵدەگرێت. دەچینە لای ڤیدیۆ کلیپێک کە تایبەتە بە ڤایرۆسی کۆڕۆنا و بێکەوە بینەر دەبین. تۆ لە ماڵێ دەرمەچۆ ئەماوەیە بسرەوێ تۆ لە ماڵێ دەرمەچۆ ئەماوەیە بسرەوێ گەر تۆ کەسێ بێزاری من ژیانم خۆشەوێ گەر تۆ کەسێ بێزاری من ژیانم خۆشەوێ کۆڕۆنا وای کۆڕۆنا کۆڕۆنای سەر هەڵگرتو کۆڕۆنا وای کۆڕۆنا کۆڕۆنای سەر هەڵگرتو گوزەرانمان زۆر جوانە تەنها لە تۆ من کەم بوو گوزەرانمان زۆر جوانە تەنها لە تۆ تکایە لە بەرخۆت و بۆ بەژەوەندی گشتی تکایە لە بەرخۆت و بۆ بەژەوەندی گشتی ڕێز بگرە لە بڕیاری وەزارەی تەندروستی ڕێز بگرە لە بڕیاری وەزارەی تەندروستی کۆڕۆنا وای کۆڕۆنا کۆڕۆنای سەر هەڵگرتو کۆڕۆنا وای کۆڕۆنا کۆڕۆنای سەر هەڵگرتو گوزەرانمان زۆر جوانە تەنها لە تۆ من کەم بوو گوزەرانمان زۆر جوانە تەنها لە تۆ. بەڵە خۆشەویستانەوەی بینیتان ڤیدیۆ کلیپێک بوو سەبارەت بە ڤایرۆسی کۆڕۆنا کە بە هەمان شێوە داوا دەکەن کە هاوڵاتیان خۆیان بپارێزن و لە مەترسیەکانی ڤایرۆسی کۆڕۆنا دوور بکەونەوە. تۆی هاوڵاتیش لە ماڵەوە ڕۆژانە خەریکی چی و تا چەند پابند بوویت دەتوانیت لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی گەلی کوردستانەوە بۆ ئێمەی بنێری تکایە زۆر گرنگی بە جۆری خواردنەکانتان بدەن ئەو ماوەی کە لە ماڵەوەن چونکە خواردنی سەوزە و میوەکان وا دەکات بەرگری لەشی مرۆڤەکان بەرز بێتەوە. بەتایبەت ئەو خواردنانە بخۆن کە ڤیتامین سی تێدایە چونکە دەبێتە هۆی دروستکردنی خۆرەکە سپیەکان و ئەمەش وا دەکات کە بەرگری لەشمان بەرز بێتەوە و هەروەها خۆرەکە سپیەکان دوژمنی ڤایرۆس و بەکتریاکانان لە ناویان دەبات. چەندی منێکی تر ئامادەیە و بێکەوە دەیبینین. سلاهاڕێن من ناوم ئارونە لە کوردستان دەژیم. دەمەوێت چەند زانیاریەکتان دەربارەی ڤایرۆسی کۆڕۆنا پێ بڵێم. ڤایرۆسی کۆڕۆنا جۆرە ڤایرۆسێکی زۆر مەترسیدارە. خەڵکی بە شێوەیەکی زۆر خراپ نەخۆش دەخات. بەڵام مەترسن چونکە ئێمە پێکەوە دەتوانین بەسەریدا سەرکەین. بەسام ئێستا دەڵێن چۆن؟ سەرتا ئەمەوێت پێتان بڵێم چۆن بڵاو دەبێتەوە. یەکەمین ڕێگە لە ڕێگای پژمینی کەسی توشبووە دەبێت. پاشان بەهۆی دەستلێدانی کەسی توشبووە لە کەلوپەل و پێداستەکانی ڕۆژانە خێراتر بڵاو دەبێتەوە و ڤایرۆسەکە بۆ کەسانی تر دەگوازرێتەوە.
بۆ خۆپارێزیمان لەم ڤایرۆس و سەرجەم ڤایرۆسەکانی دیکە. باشترین کار ئەوەیە کە ڕۆژانە زیاتر لە چەند جارێک دەستەکانمان بۆ ماوەی 20 چرکە بە سابوون بشۆین. پاشان لە دووری 2 مەتر لە کەسی توش بووە یان هەر کەسێکی دیکە بوەستین. تاقەکردن و ماچ و باوەش لەگەڵ هیچ کەسێکدا مەکە. لە کاتی پێویست کلێنس دەستەسر ماسک بەکار بهێنن. باشترین کار ئەوەیە لە ماڵەکانتاندا بمێننەوە و بە هیچ شێوەیەک مەڕۆ لە شوێنی قەرەباڵغ، چونکە ئێمە نازانین کەسە توشبۆکان کێن. نیگەران مبن، ئێمە بەسەر کۆرۆنادا سەر دەکەوین. خۆت بپارێزە و لە ماڵەوە بمێنەوە. بەڵە خۆشەویستانەوەی بینیتان کۆمەڵێک وێنە و ڤیدیۆی تر بوو کە داوا دەکەن هاوڵاتیان لە ماڵەکانی خۆیاندا بمێنەوە بەتایبەت ئەم ئەنیمەیشنە کە بەیەکەوە بینیمان لە ماڵەکانی خۆتاندا دەرمەچن لەبەرەوەی ئێستا پارێزراوترین شوێن ماڵەکانی خۆمانە. بۆ ئەوەی دووربین لە ڤایرۆسی کۆرۆنا پێویستە سەرەتا خۆمان خۆش بوێت، بۆ ئەوەی کەسەکانی خۆشمان خۆش بێت و بە دووربین لەم ڤایرۆسە. تۆی بینەریش لە ماڵەوە ڕۆژانە کاتەکانت چۆن بەسەردەبی و تا چەند پابندی ڕێنمایەکان بوویت دەتوانی لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی گەلی کوردستان 070 657 888 لە ڕێگەی ڤایبەر یاخود واتساپ یاخود تەلەگرام یاخود پەیجی سەرەکی گەلی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکەوە ڤیدیۆی خۆتمان بۆ بنێری و ئێمەش لە شاشەی گەلی کوردستانەوە پیشانی تەواوی ئازیزانی تۆی دەدەین. چەندی منێکی تر ئامادەیە و بەیەکەوە دەیبینی. دەردەکەم دەردی گرە و بێدەوایە شۆنەیەن بۆ تەبیبی چارە ڕست هەر بە هیوایە شۆنەیەن دەردەکەم دەردی گرە و بێدەوایە شۆنەیەن بۆ تەبیبی چارە ڕست هەر بە هیوایە شۆنەیەن تۆی تەبیبی شۆنەیەن تۆم حەبیبی شۆنەیەن تۆم تەبیبی شۆنەیەن تۆ حەبیبی شۆنەیەن Llegó Lady. Del caso. بەڵە خۆشەویستانەوەی بینیمان گرتەیەکی ڤیدیۆی زۆر جوان بوو. تۆی هاوڵاتی ئەگەر بێت لە ماڵەکەی خۆتدا دەربچیت لە پاش گەڕانەوەت بۆ ماڵەوە بە هەمان شێوە دەبێ خۆت پاکش بکەیتەوە لەبەرەوە لە ماڵەکانی خۆتاندا بمێنەوە. کۆتایی ئەم بڕگەی ئەم شەویشمان چەند هونەرمەندێکی خۆشەویستن پێیانیانەیە بێکەوە بینەر دەبین. سڵاو ئازیزان و خۆشەویستان، من ڕێنازووریا بە باشم زانی لەم کاتەدا پەیامی خۆم هەبێت بۆ تەواوی ئەو بەڕێزانی بینەر و بیسەری ئەم ڤیدیۆی من دەبن. خۆتان دەزان ئێستا لە چ بارودۆخێکی هەستیار و نالەبارین.
بەڵام ئەبێت ئەوە بزانین ئەوە بە تەنها ئێمەی کورد لەم دۆخەدانین بەڵکو تەواوی دنیا لە مەرمەترسی ڤایرۆسی کۆرۆنادایە و تەواوی وڵاتان ژیانی ڕۆژانەی تاکەکانیان لە حاڵەتی نائاساییدایە. دەمەوێت ئەوە بڵێم و مەبەستمە داواتان لێ بکەم ڕاستە کاتێکی زۆرە لە ماڵەوەین و زۆر بەمان بێتاقەت و بێزارین بەڵام دەکرێت دیوێکی تری باشیەکانی مانەوەمان لە ماڵەوە وەربگرین و کاری لەسەر بکەین. بۆ نمونە تۆ کە لە ماڵەوەیت هیچ نەبێ خۆت و ئەزیزانت لە مەترسی ئەم ڤایرۆسە بە تەواوی ئەپارێزیت. هەرێکێک لە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە خواست و ئارەزوویەکمان هەیە کە توانین لەم ڕۆژانەی کە لە ماڵەوەین پەرەی پێبێن ئیتر لە هەر بوارێکا بێ لە هەر ڕوویەکەوە بێ هوەری بێ یاخود سیاسی بێ وەرگێڕی بێ یاخود بەخێنەوەی چەند کتێبێکی بەسوود بێ تۆ ئەتوانی ئەم کاتە بەڕێ بکەیت. ئازیزان کام لە ئێمە خەزم و کەسوکاری خاوەن پێداویستی تایبەتی نییە یان با بڵین بەندکراوەکان یان ئەزیزانمان بە هەر هۆکارێک بێ لە سنوورێکی داخراون ئەکرێ ئەم ماوەیە خۆمان بخێنە جێگەی ئەوان و ڕێزی ژیانی خۆمان بزانین ینی هەست بەوان بکەین. لەگەڵ هەموو ئەمانەشا پێویستە وەک چۆن هاوڵاتیان ڕێنمایەکان جێبەجێەکەن بە هەمان شێوەش ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە موچەی فەرمانبەران دابەش بکات چونکە بەڕاستی زۆرینەی خەڵک بژێوی ژیانیان تەنها ئەو موچەیەیە. سڵاوتان لێبێ هاونیشتیمانیانی خۆشەویستم. تکاتان لێ ئەەکەم تکاتان لێ ئەەکەم دووبارە با هەر هەمومان دەست لە ناو دەست بۆ ژینگەیەکی پاکتر و تەندروستتر بۆ هاونیشتیمانیانی خۆمان هەر هەمومان بەیەکەوە هاوکاری تیمە تەندروستیەکان و ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی و هاتوچۆ و برایانی ئاسایش و پۆلیس بکەین. داواتان لێ ئەەکەم بەمانەوەمان لە ماڵەوە 1-2 هەفتە زەرەر ناکەین. ئەتوانین نزا بکەین لە خوای گەورە کە میلەتەکەمان بپارێزێ لەم ئافاتە. ئێمە وەکو کورد ئازاری جەرگ بڕمان زۆرە بە تایبەتی لە مانگی 3 داواتان لێکەم بە ئەم بەهارە کارەساتی جەرگ بڕوونەدا پێش بە ئازارەکان بگرین. تکاتان لێ ئەەکەم ئەتوانین لە ماڵەوە نزا بکەین خۆمان ڕۆشنبیر بکەین داوا لە خوای گەورە بکەین لەم ئافاتە بە دوور بین. خۆشتانم ئەوێ حەز ئەەکەم هەر هەمومان پارێزراو بین خاک و وڵاتمان پارێزراو بێ. ئێمە بەیەکەوە بە هاوکاری هەمولایەک ئەم بارودۆخە ناخۆشە تێپەڕ دەکەین بەسەر هەموو ئەو کۆسپانەدا زاڵ دەبین کە ئێستا ڕێگری لە هاتنەدەرەوەمان دەکات. هەمومان بەیەکەوە دەتوانین ئەم دۆخە تێپەڕێنین. ئێمە ئێستا لە ماڵەکانماندا دەمێنینەوە بۆ ئەوەی لە داهاتوودا زیاتر لە دەرەوە بین زیاتر خۆشەویستی بۆ یەکتر دووبارە بکەینەوە. ئەم شەویش کۆتایی هات خواتان لەگەڵ.